خەڵک نازانێت چی بکات دارێ نەبێ و نەوتێ نەبێ و کارەبا نەبێت تەنها کارەباکە هیچ کۆمەڵە خەڵکی فەقیر وەژار ئیسیفادەی لێەکەن ئەوی ژیان بڕیوە کاربەدەستانی ئێرە حکومە زۆر بێخەمن لە پێنجێ کێشەی تەندروستی هەیە کێشەی کارەبا هەیە کێشەی خزمەتگوزاری هەیە کێشەی ڕێگەوبانی هەیە یان داهاتی ئەم سنووری ئەمە بۆ کۆمەڵە بەرپرس و سەرمایەدارێکینا بۆ فەقیر و ڕەشوڕود نییە پردێک ئۆتەلوە کە بەستراوەتەوە بە ناحیەی گەرمکەوە 2 ساڵە خەریکن 100 مەترە ئەم 100 مەترانی حکومەت داهاتی و نینێ کە بتوانە چارەسەریکە برای عزیزم ئێمە وەکو دانیشتوانی شاری پێنجوێن دیارەم سنوورە ئێمە شوێنێکە برین بە حەقت دوو مەرزی نێودەوڵەتی تێدایە دوای ئەوە هاوڵاتیان نێم شارە چیەوێ لە حکومەت هاوڵاتیان نێم شارە نەوت و کارەبا و ئاوی ئەوێ خزمەتگوزاری ئەوێ بەدەل لەوەی کە کارەباکەمان نییە دەیان و سەتان گەنجمان هەیە کە تاعین نابێ داری کارەباڵە کارمەندمان نییە کاکەوەرە و گەنجانەمان بۆ تاعینکە حکومەتی هەرێمیانی تۆ شوێنێکی ئاوەکو سارد و سەرمایکی وەکو پێنجوێن ماڵی بەلمیلێنەوەتیاتێ حکومەتی عراقی بە 30,000 تەوزیعەکە ئەما تۆ بە 13500 دیناریش تەوزیعەکە ئەم کۆمەڵە ڕەشوڕوتی لە پێنجێنە ڕۆژە کارەبامان لێ بڕن ڕۆژە جادەبامان لێ تێگەن ڕۆژێک خزمەتگوزاریمان بۆ ناکەن ئەمجا دوای ئەوە ئێمە لە پێنجێنە نەنەوتمان هەیە دووادیان ناینێ 2 میل نەوتمان بنێ بە میلێکی هەر بە درۆ دەرچوو کارەباکە لە 2006 جەنابی مامجەلال وەکو هەدیە پێشکەشی ئەم شارەی کردووە ئێستا کۆمەڵە مناڵ و مەزنم و کۆمەڵێ بەناو وەزیر و گزیر کەوتونەتە منبلانێ لەگەڵ خەڵکی پێنجۆن و لەگەڵ خەڵکی ئەم قەزایەت دیارە پێنجۆن شوێنێکی شاخاوی و سەخت و ساردە تەنیا ئەم کارەبامانە هەیە کە تۆزە ئیسیفادەی لێکەین نەوتمان نایەنێ دارە بڕی سزن و غرامە لە خزمەتایە ینی خەڵک نازانێت چی بکات دارێ نەبێ و نەوتێ نەبێ و کارەبا نەبێت تەنها کارەباکە هیچ کۆمەڵە خەڵکی فەقیر وەژار ئیسیفادەی لێەکەن ئەوی ژیان بڕیوە داوا لە بەڕێز بە تایبەتی داوا لە بەڕێز جەنابی کاکباڤێڵەکەم ئەم کێشە تەنیا بەو چارە سەراکرێت Barot.